سڵاوتان لەبێ بەڕێزان. هەرچەندە بڕیاربوو لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسی بەشداریکردنی یەکێتی لە حکوومەتی داهاتوو یەکلایی کرێتەوە، بەڵام وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی ئاشکرای کردووە کۆبوونەوەی ئەمڕۆدا و پرسیار یەکلایی نابێتەوە. ئازاد جوندیانی وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاژانسی ئەنادۆڵی ڕاگەیاندووە پرسی بەشداریکردنی یەکێتی لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی تاوتوێ دەکرێت، بەڵام یەکلایی ناکرێتەوە. وەزیری دەرەوەی تورکیا ڕاگەیاندووە پارتی یەکێتی دیموکراتی سووریا پێدا نوێنەرایەتی هەموو کوردان ناکات و دەشڵێت چاوەڕوانی تورکیا لە پێدا کۆتایی هێنانە بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ڕژێمی بەشار ئەسەددا. ئاژانسی ئەنادۆڵی تورکی بڵاوی کردوەوە ئەحمەد داودۆکڵۆ ڕاگەیاندووە پێدا نوێنەرایەتی هەموو کوردان ناکا، چونکە بە پێچوانەوە چەندین گروپ و پێکهاتەی تری کورد هەن لە سووریادا. هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پێدا ڕاگەیاندووە کۆنتڕۆڵکردنی دەواازەی چەلکۆچەر لە سەر سنووری نێوان عێراق و خۆڕای کوردستان ڕاگایەکی نوێ دەکاتەوە بۆ بازرگانی لە دژی گەمارۆکانی سەرخۆراوە. ساڵح موسیم بە تەلەڤیزیۆنی سێرکی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پاکەکی ڕاگەیاندووە کۆنتڕۆڵکردنی دەواازەی چەلکۆچەر سەرکەوتنی هەموو کوردستان و هاوکاتیش لە ڕووی سیاسی و ئابووریەوە بۆ خۆڕای کوردستان گۆڕانکاری گەورە بە دوای خۆیدا دەهێنێ. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم گرێبەستێکی بە بەهای 6 ملیار و 918 ملیۆن دیناری امزا کرد بۆ دروستکردنی بەنداوی سەبنە دوو لە قەزای ئەمەدی لە پارێزگای دهۆر. بەپێی گرێبەستێکی نێوان وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم و کۆمپانیای زناری و ئەردەنیزی تورکی بە بەهای 6 ملیار و 918 ملیۆن دینار بەنداوی سەبنە دوو لە قەزای ئەمەدی لە پارێزگای دهۆر لە ماوەی 750 ڕۆژدا دروست دەکرێت. بەپێی ئامارەیەک لە سەرەتای وەرزی پاییزین ساڵۆتای ئێستا 9 ژن لە زیندانەکانی کۆماری سامیێران لە سێدارەدراون کە 5 ژنیان کورد بوون. ئاژانسی هەواڵدەری کورتپا کە ئاژانسێکی کوردیە گرنگی بە ڕووداوەکانی خۆرهەڵاتی کوردستان دەدات و بڵاوی کردوێتەوە ڕۆژی شەممە ژنێکی خەڵکی گوندی کەڵانکانی سەربە ناوچەی تەرگەوری ورمێ لە خۆرهەڵاتی کوردستان بە تاوانی بازرگانیکردن بە ئامادەی هۆشبەرەوە لە زیندانی ناوەندی ورمێ حکمی لە سێدارەدانەکەی جێبەجێکرا. وەزارەتی بەرگری تاکیدی کردەوە کە گەربوجەی وەزارەتەکان بۆ ساڵی 2014 لە پەرلەمانی عێراق بەم شێوەی ئێستا تێپەڕێنرێ ئەوە دەستەوەسان دەبن لە پێدانی پارەی گرێبەستی فڕۆکەکانی جۆری F-16 ئەمریکی و گرێبەستی چەکی رووسی، هەروەها ناشتوانن ژمارە گرێبەستی ترینوەی سەربازی ئیمزا بکەن. وەزارەتەکە هۆشداریشیدا لە کورتێنانی بودجەی پێشنیارکراوی وەزارەتەکان کە پێدەچێت بگاتە ڕێژەی لە 170 کە هەژوا دەکات بەرنامە و پلانەکانیان بۆ بنیادنانی سوپا و بۆ بنەبڕکردنی تیرۆر تا ساڵی 2020 ڕابگیرە. سەرۆکی لیستی عێراقیە بە توندی ئیدانەی ئەو تەقینەوانی کرد کە چەند ناوچێکی لە شاری بەغدا و پارێزگاکانی ترارا کردامەنج و بۆ هۆیانەوە سەدان کەس کوژران و بڕێندار بوون. لە بەرنامەیەکدا ئەیاد عەلاوی ڕوونی کردوێتەوە ئەو تەقینەوانە ڕەنگدانەوێکن بۆ درێژبوونەوەی سیاسەتی تاگڕایی و بێبەرپرسیارەتی حکوومەتە لە بەڕێوەبردننی وڵاتدا و دابەشی لەلایەنە ئەمنیەکان کردووە پاساوەکانی خوان بۆ ئەو پێشێلکاری ئەمنیانە بخەنە ڕوو کە بە هۆیانەوە سەدان هاوڵاتی باژەکەی دەدات و ڕۆژانە سەدانیان دەبنە قوربانی. شاد و بەختەوەر بن.